سڵاوتە نەبێ خۆشەویستان، گەڕام وڵاتان لە ڤیدیۆیەکی تری نوێدا کە ئەم جارەیان باس لەوەی دەکەین یاریەکانی پلەیستێشن 1 لەسەر PC ئەنجام دەدەین. بەڵێ بە جوانی جێل لێبوو یاریەکانی پلەیستێشن 1 لەسەر PC ئەنجام دەدەین. زۆر باشە خۆشەویستان، ئێستا کە دەچینە ناو فێرکاریەکە وەک دەبینەوە چەناڵەکەمانە، هیوادارم بگەین بە 300 سەبسکرایب و ڕۆژانەش لێکوانە هەڵبژاردن دادنین کە ڕۆژانە چ ڤیدیۆیەک بکەینە فێرکاری. هیوادارم بەشدار بن و ڤۆیتێک لێ بدەن. ئێستا 50 بوو فێرکاری پلەیستێشنمان سێماندانە، ئەوجارە فێرکاری پلەیستێشن 1 دادەنین. زۆر باش خۆشەویستان، وەک ئەم جارە پێویستمان بەو لینکەیە کە ئەوەش لە دیسکریپشن دادەنێم و لە یەکەم کۆمێنتی دادەنێم لینکەکەی دەچێت ناو لیستی پلەیستێشنی 1 لینکی یەکەم دادەگری لە بۆ هەموو پلاتفۆرمەکان بەردەستە مە لە بۆ ویندۆز دەماندەوێت کلیک لە ویندۆز دەکەی، داونلۆد ئینستاڵەر ڕیکۆمەند دەکەی، دادەبەزی ئەم دامبەزانیان گۆشتدای بەزێنن لێکوان ئەگەر ڤیرتوال C++ تان نییە دایبەزێنن کلیک لە داونلۆد دەکەن چکە پێویستە لە بۆ بەرنامەکەی دادەبەزی. لێکوان ئەم جارە پێویستمان بە لینکی دووەمە کە بایۆسەکەیتی لێکوانە پێویستە وەکەم جارێک لە پلەیستێشن 2کەش باسمان کردیە سێرڤەرەکە بژێرە چکە دوایە هەر گەمەچ بینی دەبی بۆ سێرڤەرەی گەمەکەی بینی. باشە ئەم لێکوانە VSA هەردەبژێرم کلیک لە داونلۆد بکە، داونلۆد دەبی. زۆر باش، ئێستاکە ئەوەیە بچین یاریەکانی پلەیستێشن 1 بینین. لێکوانە زۆربەی یاریەکانی تێدایە، بۆ نمونە فاینەل فانتەسی، ڕێزیدەنت ئیڤڵ، کۆرە بەشەکانی تکەی فاینەل فانتەسی، کراش باندیکوت، توم ڕایدەر، ڕێزیدەنت ئیڤڵەکان، هەر یاریێک کە بە خۆت حەز لێبی لەسەر پلەیستێشن 1 بەردەست بی، بۆ نمونە ینی مۆرتال کۆمبات، ینی پشتی زۆر زەخمی تێدایە، کراش باندیکوت بەشی دووەمی یاری زۆر زەخمی تێدایە. ئێستا کامەد لێکوانە بۆ لێکوان تەڕەزانیش تێدایە جوانە. لێکوانە ئەمە یاری پاکمانی تاقی دەکەینەوە لە بۆ داوڵۆنکردنی کلیک لە یاریەکەی بکە، داوڵۆند ڕوومداگرە. لێکوانە وچی گوتمان سێرڤەرەکی هەربژێرە، بۆ نمونە ئەم VSA مەربژاردیە دەبی یاریەکەی بە VSA بینم. باشە لێکوانەش فول گەیمەکەی بینە ماوەڵەکە نەک 69 مێگابایت بیان 92 ماوەڵەکە فول گەیمەکەی بینە کە 400 مێگابایت. یاریەکانی پلەیستێشن 1 بە ماوەڵە گیگابایتیان کەمە یانش مێگابایتیان کەمە. کلیکەچی لێ دەکەی هەر چرکە گراوە دەستی لێکوانە، کلیک لە داونلۆد دەکەی یاریەکە دادەبەزی. ئەمە دامبەزانیە ئەنگۆشتدای بەزێنن. ئێستاکە فێرکاریەکەمان هەموو تەواو بوو، دەچین سێتەپی بەرنامەکان دەکەین. زۆر باشە، یەکەم جار بەرنامەکەی ئینستاڵ دەکەین، ئیمولێتەرەکە دەبڵ کلیکی لێ دەکەی، شوێنی یاریەکە دەگۆڕی یان ئەمن دەیگۆڕم، نامەی لەسەر CB دیسکی C دەیمە مەستەر دیشکی D ئۆکەی دادەگرم، کرێت ستارت مێنیو شۆرتکەت لا دەبەم، نامەیەکە وەسە پێوی وە کرێت دیسکتۆپ شۆرکەتی دروست دەکەمەوە بی شۆرکەتەکەم لێکوانە دروستکاتن ئینستاڵ دەکەم چاوەڕێ دەکەێتە ئینستاڵ دەبی. زۆر باشە ئۆکەی دادەگری و نامانەیە لەنچ بکەی. ئەوە بەرنامەکەمان. ئەو جارە یاریەکەی کە دادۆزاندە ئێ پاکمانەکە لێکوانە هەر چ فایلێک هەبوو کۆپی دەکەیە ناو فایلێک لێکوانە دروست دەکەی بەناوی گەیم PS1 فڕێک دەدەیە ناوی. ئەم کردیتمە بەس لە پێش چاوی گۆش دەیکەمەوە ناوێ ریپلیس ئایل. زۆر جوانە، ئەوە یاریەکانمان هاتە دەرێ. زۆر باش، لێکوانە ئەو جارە بایۆسەکە فایلشکە دروستکە بەناوی بایۆس PS1 بایۆسەکەی کە داوڵۆندت کردیە کۆتایەکەی BIN بیکە ناو فایلەکەی. ئەوەش ڤیرتوال C++ەکەیە. ئەگەر نیتە ئێمن هەمان لەسەر کۆمپیوتەرەکەی بەس لە پشت ساین گۆشت تاقی دەکەینەوە، ئەگری دەکەی ئینستاڵ فەشەر دەینی لە بەوەی هەیتم ئەگەر ئەنگۆ نەتان بینی ئینستاڵ دەبی
زۆر باشە. ئێستا با بچین بەشی ئیمولێتەرەکەی. ئەوە زمانی بەرنامەکەیە، بار زمانێک عەزلی و لە خۆت بەکاربینە. ئەوەش ڕەنجی بەرنامەکەیە. ئەمن هەدەمەوێ احتیاطی بیتن. ئەوەش ئینێبڵ بیبە. هەر کاتێکە بدیتی لۆ بێتن فۆری ئەپدیت دەبیتن. نێکست دەکەی. لێکوانە بایۆسەکەی هەردەبژێری. بایۆسەکە لە چەندە دانەیە. ئەم لەسەر دیسکتۆپی. لێکوانە دیسکتۆپدا دەگرم. بایۆسەکەی هەردەبژێرم. سلێکت فۆڵدەر دەکەم. وەک دەبینن لێکوانە بایۆسەکان زیاد بووە. سلێکتیان بکە. نێکست بکە. لێکوانە شوێنی یاریەکان دەوزارە. یاریەکان لە چەند دانایە لە چ فۆڵدەرەشی. ئەم لەسەر دیسکتۆپی دامنایە PS1 گەیم. سلێکت فۆڵدەر دەکەم. یەسیدا دەگری. نێکست دەکەی. لێکوانە جارێ واز لە کۆنتڕۆلەری دەینی دوای زیادی دەکەین. ئەو جارەیە ئەوە کوالێتی یاریەکەیە. من کێسەکەم هەندە بەهێز نییە. لێ بە دیفۆڵت دێنمەوە. ئەگەر ئەنگوش کێسەکەتان بەهێزە دەتوان بە 4K بیکەن یان خۆت بەرزتر. زۆر جوانە. لێکوانەش ئەگەر بتانەوێ یاریەکە بە سلۆوی بی و یانیش بە جوانی دیقەکان پیشانداتن very slow داگرا XBRB. و لێکوانە ئەسپێکت ڕایتۆیەکەی ئەگەر دەتوانێت بە فول سکرین بیکەن 16.9 هەڵبژێرن. نێکست دەکەی. لێکوانش دووبارە نێکستکە فینیش بکە. ئەوە ئێستاکە یاریەکەمان حازرە. ئەگەر دەتەوێت لێکوانە ئایکۆن لە بۆ یاریەکە زیادکەیت دەچێت گوگڵ ناوی یاریەکە لە گوگڵ بنووسە. بۆ نمونە پاکمان ئایکۆن PNG لە بۆ PS1. لێکوانە ئەوە باوڵێن ئایکۆنی یاریەکەیە. ئەم دامەزاندیە کە دابەزان نەکەنش بۆ شێوەیە کلیش لێ ڕاست سیڤ ئاز لە چێن دەدەتەوێت سیڤ بکە و داوڵۆن دەبی. کە داوڵۆندت کرد کەشی ڕاست لە گەمەکەی دەکەی. سێت کەڤەر ئیمێج کەڤەرەکە لە چێن دەدانەیە. ئەم لە داوڵۆن کلیکەچی لێ بکە ئۆپن بکە. وەک دەبینن ئایکۆنش بۆ زیاد بوو. ئێستا کاوە سڕێوێ دەستچی لە بۆ زیادکەین. سێتینگ دادەگری. کۆنتڕۆڵەر دادەگری. دەسێ بەشی یەکەم. لێکوانەش دڵنیا دەبی کە کۆنتڕۆڵەرەکەت کۆنێکتە لەگە پیسەکە. دوایەوە پۆرت یەکەم دادەگری. لێکوانە بەشی یەکەم هەڵبژێرە. لێکوانە بۆ نمونە L2 ئەوەی بکە L2 داگرا بە کۆنتڕۆڵەرەکەت. کلیکەچی لەوەی بکە R2 داگرا. ئێستا کە ئەم نەوانە هەموو تەواو دەکەم ئەنگۆشت تەواوی بکەن. کلۆز دادەگری. دەچێ ناو یاریەکەی. ئێستا کەش یاریەکەمان ئامادەیە بۆ کردنی. لێکوانش کەمەکراوە دەستی هەندەی ناوێتن فۆری دەستە ناو یاریەکانی پلەیستێشنی یەک بەڕاستی زەخمن. لە بۆ گەورەکردنیش بە دەنجی گەرمەکردنی لەکەنەوە کەسکەمەوە تۆزەک. لە بۆ گەورەکردنی شاشەکەش دەبڵ کلیک لە شاشەکەی بکە فۆری گەورە دەبی. زۆر جوانە. پلەیستێشنی یەک. ئێستا دەچینە ناو یاریەکەی. جوانە. زەڕە جوانە. بۆ سەمزانم کەمە کوالێتەکەی بەرزکەمەوە. سێتینگ گرافیک نایت ڤیژنەکەی باخۆمە 1080p کلۆس. لێکوان با دووبار ڕێندەر بتوە شێدەرەکەی ڕێندەر بتوە. لە بۆ ڤیدیۆکەش بە هەر مەزبوط بیتن بێچش. ئێستا کەمێک کوالەتی بەرزتر بۆ ئەوە چ بوو. کۆنتینیو گەیم کوێست کلاس ئەو با کوێستی داگرین. پاکمان چیەوە بڕۆ زەخمە. بڕۆ ئەوە چییە؟
ئەو چێ شتانە بەرەو شتانەکەی نەمرین دیارە زەپەک لێرە زەمپەک لێرە سێوەکمە خوارد سێوە فراو لایە چێ سێوە بەخوا خۆشە چی واگەو لێ بڕایتەن هەبیەوە یەکەم جارەگەمەکانی پلەیستیشنی چی بکەم چکە نەم بووە بەڕاستی وەی چکە نەم بووە بەڕاستی زەخم با بڕۆین ئەوە چیەوە بۆی دەتاین بیان کوژین جوانە کاورن نا بڕ کاکە بڕمایان کوژ ئەو کوێست بوو یاریەکەمان ئەگە بچینە ناو فڵ گەیمەکەش با بچینە دەرێ back to game نا exit to title quite level با بچینە ناو یاریەکەش بە تەواوەتی بزانین چیەوە کوێست بوو کلاسەکەی بژێرین بە بزانین چییە بەڕاستی ئێستاشی تایبەتە ینی نازانم قەت ئەوەندە چێژم لە یاری وەرنەگرتیە ئەوە چیوە کلاسیکەکەیەوە کوێست ستارت ئەو چیوە کورەوە چیوە واگەو لێوە بڕۆ چێ دەرە پۆلیسن وەی هەجیرە وەرچە فێرزانەوە چی کردەوە وەڵا گیرە زۆر باشە خۆشەویستان لێکوانە هاتینە کۆتایی ڤیدیۆیەکەی هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بی چێژ لە یاریەکان وەربگرن هیوادارم دوگمەی لایک سەبسکرایب لە فکر نەکەن خواتان لەگەڵ